طبعا لە ڕاگیرکردنە کە بە بڕیاری دادوەر دەرەچێت ئەویش بە پێی ئەوەی کە لە یاسای وسڵ محاکەماتی جەزای عێراقیە باس کراوە. ئەویش ئەوەیە ئەڵێ هەست تاوانێک سزاکەی 3 ساڵ و بەرەو سەرتر بێ ئەوە بۆی هەیە دادوەر تەوقیفیکە ڕاگیریکە بۆشی هەیە بە کەفالە بەریدا یان ڕێگە پێدراوە بە دادوەر دەستی کراوەیە تەنها لە حاڵەتێک ئەگە سزاکەی ئەو تاوانی کە ئەنجامیدا و ئەعدام بێ ئەوە دادوەر ئەبێ ئیلات تەوقیفیکە. کەواتە ئەگەر جەریمەکەش تاوانەکە سزاکەی لە 3 ساڵ کەمتر بێ ئەوەی دابێ دادوەر بە کەفالەت ئازادیکە و ئەشگونجێ تەوقیفیکەکە لە حاڵەتێکەوەی کە پێویستێتی ضرورەتی کەیسەکان چ لەوەی 3 ساڵ کەمتر یا 3 ساڵ زیاتر بێ ضرورەتی کەیسەکە وا بخوازێت کە کەسەکە بمێنێتەوە وەکو ئەوەی کە هەنێ ئیجرات هەیە پێویستە لە ئەوراقا بکرێت یان بۆ پاراستنی ژیانی کەس تۆمەتبارەکە لە ئەگەر تاوانێک بوو لەو تاوانانەیەکەوە سکاڵاکەرێکی تیا بوو ترسی هەبوو کە تۆڵەی لێ بسێنێتەوە بۆیە ڕاگیرەکە ئەگەر نا ئەسڵەوەیەکەوە ئەو کەسانە بە کەفالەت ئازاد کرێتە تاکو ئەگەر ترسی هەڵهاتنیان نەبێت تاکو ڕۆژی دادگایی کردن. طبعا لە دەسەڵاتی دادوەرەوە بپێی تاوانەکان تەمەنی یاساکە ئەڵێ بۆی هەیە یەکەم جار 15 ڕۆژ تەوقیفیکە دواتر ئەگەر پێویست کات تازەی بکاتەوە بۆی هەتا ئەڵێ ئەگەر لە کەیسە قورسەکانی تەنانەت ئەگەر تەوقیفەتی حکومەکان تا مؤبەد و ئەعدامەکانش بڕا ئەبێت لە 6 مانگ تێنەپەڕێ ئەگەر گەیشتەوەی کە نزیکی 6 مانگ بۆ بێ ڕەزامەندی دادگای تاوانەکانی ئەو منتیقەیە وەرگرێ بەبەستەوەی کە ئەو کەسە لە تەوقیفێت تا بیاڵێتەوە. کەیس تۆمەتبار کە ئەگیرێ ئەبێت لە مابی 24 ساعاتە لەبەر دەمی دادوەر ئامادەکرێت بەسی وەرگرتنی وتەکانی بەسەندکردنی وتەکانی و تۆمەتبار بۆشی هەیە کەوا هیچ ئیفادەیەک نەدا هەتاکو پارێزەرەکەی ئامادە بێت واتە ئەتوانێت ئیفادە نەدا تاکو پارێزەرێک ئەگرێت یا دادگا بۆ یەگرێت یا خۆی گرێت بە هەردووکیان ئەو کاتە ئەتوانن ئیفادەکە بدەن و مافی بینینی کە سوکاری لێ قەدەغە ناکرێت تەنها ئەگەر ماوەی چەند ڕۆژی ئەوڵی سەرەتای لێکۆڵینەوەکان ئەگەر هاتوو لە کەیسەکەش بەو شێوازێ بێت کە چەند تۆمەتبارێکە بێ بۆ ئیزانیارەکان نەگاتە دەرەوەی بۆ تۆمەتبارەکانی تر ئەتوانرێت ڕێک بگرێتەوە کەسێکی وات سەردانی کات و گفتوگۆکە بۆ شێوازە بێت کە زانیارەکان بڵاو بێتەوە ئەگەر نادواتر دەبێت کە ئەو کەسە وەکو یەکێک لە مافەکان وەکو ڕێکەوتن نامە نێودەوڵەتەکان کە باسیەکە کە تۆمەتباران مافی بێ سەردانیکردنیان هەبێت کە سوکاریان سەردانیان کە لە ڕووی تەندروستیەوە تەواو باش بن و پارێزەرەکانیان بتوانن سەردانیکە. ئەگۆنجە لە هەنی حاڵەتە زۆربەی حاڵەتەکان جێبەجێ کرێ بەڵام وەکوی کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان یان ڕێکخراوە ناوخۆیەکانی لە مافی مرۆڤ کار دەکەن هەندێک جار نەخێڕێ دێکەوە بێت کە تۆمەتبارەکە ئەژیری ئامادە ناکرێت بە دەمی دادوەرە یان تۆمەتبارەکە بە مانگ و نی و دوو مانگ ئەڕوات ناهەڵڕێک پارێزەری بیبینێ ناهەڵڕێ کە سوکاری سەردانکە ئەمانە هەموو پێشەلکاری مافەکانی مرۆڤن کە دایما ئەمانە ئەبێت هۆیەوەی کە ساڵانە لە راپۆرتە نێودەوڵەتەکانە هەرێمی کوردستان و عێراقیش بێتە بە پێشەنگی پێشەلکارەکانی مافی مرۆڤ. تەمانەوە ئەوکۆی کە بەو شکڵێ شێوازێک کە بەڕێزت باسکەی بۆ شێوازە ئەمە پێشەلکاریە سەراحەتەن پێشەکاری بە مافی مرۆڤ پێشەکاری بە مافی ئەو کەسە و حەقە ڕێکخراوە ناوخۆیەکان یان نێودەوڵەتەکانی لێ ئاگادارکرێتەوە لەو کارە کە ئەمە پێشەکاریە بەو کەسە کراوە کە ئەبێ سەردان بکرێت بتوانرێت پارێزەری ببینێەوە لە بەردەمی دادوەرە ئامادە بکرێت بە سیوەرگرتنی وتەکانی چکۆ کەسە گەر هات و تۆمەتێکی ئەگە تۆمەتێکیشی کرد بێ فەرمەوە بە زووترین کار ڕێکارەکانی لێکۆڵینە تەواو بێت و هەواڵەی دادگای تایبەتمەند کرد و سزای خۆی وەرگێ ئەگەر هات و دەریش کەوتکەوە ئەمە کەسە هیچ تاوانێکی نەکردەوە پێویستەکە بە زووترین کار هیچ نەبێ بەلایەنیکەوە بە کەفالەت ئازاد کرێت و ئەتر دواوە ئەنجامی پڕاوەکە کوێتە شووە ئەو دادوەر پرایسرادا. من نازانم بە پێی چ مادەیەک تۆقیفی کردو یان چ یاسای مادەیەکی بۆ داناوە لە سزادانە یا هەر یاسایەکی کە بۆی ناتوانم بڵم ئایا هەتاکو کەیسەکە ئەو کەیسە نەبیندر نەزانندرێ مادەکەی چێ نازانندرێ بەڵام یعنی گونجەکە کابرا چوو بێتم بۆ نۆژنکەوتنەوەی شوێنێک ئەمە پێم وانە هیچ خوتوڕەیەک و تاوانێکیان ئەنجامدا بێ على الأقل شانیەوەن کە بە کەفالەت بەربن. هیوادارم ئەگەر چی لە یاساکە خۆی سەقفێکی تایبەتی بۆ دیاری کردەوە بۆ دادوەر بەس دادوەر دەستکراوەیەکی مطلق نییە بەڵام وای لێ هاتووە هەنێجار هەیە لە هەنێ شوێن دادوەرەکان وەکو ڕقبوونێک و یان تۆڵە سندنەوەیەک یان هەنێک کار ئەنجام ئەدرێت ئەگونجێت ڕاستە ڕەنگە لە یاساکە جێ ببێتەوە بەڵام لە ڕووی مرۆڤایەتی و مافەکانی مرۆڤەوە زۆر ڕەچاو نەکراوە پێویستە کە زیاتر ئەو کەسانە ڕەچاوی مافی مرۆڤ و مافی تۆمەتبارەکان بکەن لەو حاڵەتانە خۆی ئەوەیە چ ئاسایش بە چ پۆلیس بە هەمووی ئەمە ئەندامانی زەکانی ئاسایشی ناوخۆن کە پێویست ئەکا بە تەواوەتی ڕەچاوی مافەکانی مرۆڤ بکرێت چ بۆ ئەگەر چی پێم وایە زۆرێکی زۆریان کە خولیان پێبیندراوە کاریان پێکراوە تەنانە شادیان پێدراوە لەو بوارەیە بۆی ئەبێت زیاتر ئەگەر هات و زۆر ڕەچاویان بکردایە حتمما ئەو هەموو راپۆرتانە لەسەر پێشەکارەکانی مافی مرۆڤ دروست نابوو.